لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێ بەرنامەی پێشەنگبوون کە وەکو عادەتی بەرنامەیەکە سەرەتای بەرنامەکە بە بیرهێنانی بینەران دەینینەوە کە بەرنامەکەمان تایبەتە بە چۆنیەتی دروستکردنی کەسێکی پێشەنگ. وەکو دیارە لەم سەردەما کە خۆدەرخستن و بەناوبانگبوون زۆر ئاسانە، بەڵام کارکردن ببێ پێشەنگێکی چاک یان کارکردن بۆ ئامانجێک و یاندیدێک و بۆ پەیامێک بەڕاستی قورسە، چونکە ئەم خۆدەرخستنە و ئەو بەناوبانگبوونە لە بۆ ئوموری مادی نابی لەم کاتە، لە بۆ ئومورێکی معنەوی دەبی. بەرنامەکەیمە تایبەتە بەوەی کە چۆن دەتوانی کەسێکی پێشەنگ دروست بکەین کە خاوەن پەیام بێ. وەکو باسمان کردیە کە چەندەها بنچینەمان هەیە، کە چەند بنچینەیەکمان لەو بنچینانە باس کردیە کە باسی بنچینەی بەهایەکانمان کردێ کە گرنگترین بنچینە بۆ ئەوەی بنیەی تەحتی ژێرخانی پێشەنگێکی چاک دروستکەی پێویستە ئەم کەسەی کە دەیەوێت بتە پێشەنگێکی خاوەن پەیام دەبی بەهای هەبێ، قیەمی هەبێ. یەکەم بەهای ئیمانی بوو کە چەندەها خاڵمان تێدا باس کرد. لە پاشەوەی باسی بەهای نفسیمان کرد، بەهای دەرونی کە ئەم کەسەی کە پێشەنگە دەی بەهای دەرونی گرنگی پێ بدە، ئەویش لە 5 خاڵ کۆمان کۆ کردووە. لە پاشەوەی باسی بەهای ئەخلاقیمان کرد، ڕووڕەوشت کە بە هەمان شێوە کەسە پێشەنگە ئەم خاڵانە لە ڕووی ڕەوشدا بەهای ڕەوشتی بەو شێوە مامەڵە بکە. لە پاشەوەی بەهای ئەزممویمان باس کرد، لە ڕووی ئەزممون دەبێت چ جۆرە بەهایەکی بەهای بەخشینمان باس کرد. کاوانە هەموو بەها بوون کە دەبۆ هۆی ئەوەی ئەو پێشەنگە کە لە ڕووی معنەوی کەسێکی بەهێزبی. لە پاشەوەی باسی دووەم بنچینەمان کرد کە بنچینەی پلاندانان، کە ئەم کەسەی دەیەوێت بتە کەسێکی پێشەنگی چاک پێویستە پلانی هەبی. پلانیشمان کردە 5 جۆر پلانی بۆ بوارەکەی خۆی هەبی کە دەیەوێت خزمەت بکە بە پەیامەکەی خۆی، هەروە پلانی بۆ ئامانجەکانی هەبی، پلانی بۆ پلەبەندی لە ئامانجەکانی هەبی، هەروە هاوسەنگی بوون لە هەندێک ئوموردا لە هەندێک بابەتدا کە دەبتە هۆی ئەوەی ئەگەر بێت و هاوسەنگێکی جوان دروست نەکا کە ژیانی لێ تێک دەچی. هەروەها پلانی هەبی بۆ بەردەوامبوون لە ڕۆشنبیری و هەروە بەردەوام کۆکردنەوەی ساماندا بە ڕێگایەکی شەرعیدا. لە پاشەوە هاتینە سێم بنچینەی پەیوەندیەکان. کەسی پێشەنگی کاریگەر ئەو پێشەنگی کە لە ڕووی پەیوەندیەکان پەیوەندی بەهێزی هەبێ. ئەویشمان کردە 5 خاڵ. خاڵی یەکەم باسی پەیوەندی ئینسان لەگەر خۆی، پێشەنگ لەگەر خۆت. لە پاشەوەی پەیوەندی لەگەر خەڵکدا چۆن بێ، لەگەر جەماوەر بە شێوەیەکی گشتیدا. لە پاشەوەی پەیوەندی لەگەر دەسەڵاتداران، خاوەن کە ئەو کەسانی خاوەن دەسەڵاتێکە لە دەسەڵاتەکان. ئینجەمە بەسمان لێرە دەسەڵات تەنها لە ئوموری سیاسی و ڕامیاری و دەوڵەتداری نییە. لەوانەیە کەسێکی کۆمەڵایەتیەوی دەسەڵاتێکی زۆر بەهێزیەبی، کەسێکی بازرگانمە دەسەڵاتێکی زۆری لە ڕووی بازرگانی. چۆن دەتوانین لەم جۆرە کەسانە کە سوود وەربگری یان کەسێکە بەناوبانگە خەڵک دەیناسی زەماوەریەکی، چۆن دەتوانین لەو دەسەڵاتی زەماوەریە هەیە کە بتوانی بەکاری بینی ئەم جۆرە کەسە بۆ پێشەنگبوونی خۆت کە تۆش دەتەوێت کە پەیامێک بگەینی. لە پاش ئەوەی کە خاڵی چوارەمە کە پەیوەندی چۆن لەگەر دۆستەکانی خۆت ڕێگدێخی، کە ئێمە لەو بەرنامە و لەگە بەرنامەی ڕابردوو باسی دۆستەکانمان کرد کە چۆن ئێمە دەمان هەوێت لەگەر دۆستەکانی خۆماندا پەیوەندیەکان ڕێگبێخین. یەکەم خاڵ کە باسمان کرد کە پەیوەندی لەگەر دۆستەکان کە پەیوەندی کە دەبی ئەو دۆستەکانی خۆت گروپێکی تایبەتی هەبی، کە ئەم گروپە تایبەتیە لەسەر ئەو بنچینەی باسمان کرد کە پێویستە بیاندۆزیەوە کە لە پەیام و دید و ئامانجەکان لەگەر تو یەکن. هەروە کەسی نزیک توونە دەیان نازی، کەسایەتی ئەم کەسانە دەناسی، زۆر لێت نێزیکن. ئینجا خزمە هاوڕێتە
بەو شێوەیە کە ئەم زۆرە کەسە دەناسرێ بۆیە تۆش هاهیناتە ناوچیپی خۆت ناو گروپی خۆت ئەم گروپە تایبەتە وەکو باسمان کرد ئایا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیبووە وەکو سەحابە هەبووە لە پاشەوەی لە ناو سەحابە پێغەمبەر صلی الله عليه وسلم تیمی تایبەتی هەبووە ئەمە تەخەسوسی ئەم بوارەیە ئەم گروپە عایدی ئەم بوارەیە ئەمە تەنها حەلال و حەرامە ئەمە تەنها مەسەلەی میراثە ئەمە مەسەلەی قراءەتە ئەو مەسەلەی شەڕ و بەو شێوە ئەو مەسەلەی قەضاوەتە ئەمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم گروپی تایبەتی بچووکی هەبوونە ئەم گروپە تایبەتیانە کە گوتمان لە کەسە نێزیکەکان و ناسراوەکانە کە بڕوایەکی تەواوت پێنە کە لە ڕووی پەیام و لە ڕووی دیلیشدا لەگەر تو یەکن زۆر زاروێ کەسێک هەیە کەسێکی خزمی خۆیە بەڵام لە ڕووی پەیام و دیت لەگەرە تودا نییە نابی بهینە ناو گروپی کارکردنی خۆت کە تۆ کارێک دەکەی کە کارەکە لە بۆ خودی کارکردن نییە بازرگانی نییە مەسەلەکە پەیامێکە دیدێک ڕوئیاکە بۆیە ئەو گروپە تایبەتە دەبێت گروپێک بی کە لەگەر پەیام و دید و ئامانجەکان لەگەر کەسی پێشەنگە دەکە یەکوی هەروە کەسی پێشەنگەکە ئەم کەسایەتە بناسی لێی نێزیک بی حتا ئەگەر بێت و باسمان کرد ئەم گروپە تایبەتە عیسی عەلەیهی السەلامیش هەیبووە قال الحواريون نحن أنصار الله حواري عيسى عليه السلام كذا بدوري عيسى عليه السلام بنا هروا بما شاف السابقون الأولون من المهاجرين والأنصار كذا بين إمامي أبو بكر كبيغمبر صلى الله عليه وسلم تايبته كاتيك يزردك عليك تايبته أمانة جروبي تايبتي لخوين يزيك الصحابة تريش أبو بلا أقداري أو بابة نبوة أم جروب دبته هوي أوي ككاركان لجر بيشنج كسيا كاركان كاري لجر هاللجرن پاڵپشتێکی تاوی دەکەن دەینە سەر خاڵی دووەم کە دروستکردنی گروپێکی گەورە وەکو گروپە تایبەتێکە ئەوە گروپی کارکردنە بەڵام گروپێکی گەورەتر دروست دەکرێت ئەم گروپە گەورەیە کە کۆکردنەوەی خەڵکە بە دەوری خۆی بە دەوری پێشەنگدا لەسەر ئەساسی سێ لەسەر ئەساسی ئەو پەیامەهێتی لەسەر ئەو دیدەهێتی لەسەر ئەو ئامانجەهێتی لەوە کە ڕاستەوخۆ لەگەر پێشەنگە کار ناکەن بەڵام کار بۆ پێشەنگەکەش دەکەن ڕاستەوخۆ لەگەر پێشەنگە کار ناکەن بەڵام بە هەمان شێوەچە کاری لەگە دەکەن ئەم گروپە گەورەمە بەسمان زەماوەر نییە زەماوەری کەسی پێشەنگدا بەڵکو مەبەسمان لە کۆمەڵە خەڵکێکە گۆ باسمان کرد لەگەر پەیام و لەگەر دید و ئامانجی پێشەنگەکەدا یەکن هەروها تامۆزرۆی ئەوەژن کە خزمەتی ئەو پەیامە و ئەو دیدە و ئەو ئامانجە بکەن بەڵام لەگەر پێشەنگەکە کار ناکەن بەڵکو پاڵپشتی پێشەنگەکەش دەکەن بۆیە ئەگەر بێت و کەسی پێشەنگ بی هەوێ کە گروپی دووەم دروست بکات دەبی جوولانەوەیەکی هزری بەهێز دروست بکات لەناو لەناو خەڵکدا لەناو خەڵکدا بە شێوەیەکی لەناو جەماوەری خەڵکدا کە بتوانی تەیارێک و هێزێکی بەهێز دروست بکات بتوانی خەڵک بە دەوری خۆی کۆ بکاتەوە خەڵک بە دەوری خۆی بکاتەوە ئەم کۆکردنەوەی خەڵکە پێدێن گروپە گەورەکەی پێشەنگ کە لەسەر ئەساسێکی سدا دەنرێت لەسەر ئەساسی کۆمەڵایەتی لەسەر ئەساسی هزرێکە لەسەر ئەساسی بیرکردنەوەیەکە حتمما ئەو بیرکردنەوەش مەبەستی خزمەتکردنی پەیامێکە کە چەند دید و چەند ئامانجێکی هەیە بە دەوری کۆدەبنەوە لەو کاتە پاڵپشتی ئەمە کەسە دەکەن پاڵپشتی شێ دەکەن پاڵپشتی ئەم کەسە دەکەن بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم توانی ئەم گروپە گەورە دروست بکات لە پاش ئەوەی کە 13 ساڵ کە داوای سڕی کرد کۆمەڵە تایبەتەکەی خۆی دروست کرد لە پاشەوەی داوای ئاشکرا دروست بوو ئەو داوا ئاشکرایە بۆ ئەو کۆمەڵە گەورەیە بە دەوری خۆی دروست بکات ئەو کۆمەڵە گەورەیە کە کاتێک دروست بوو کەواتە ئەو کۆمەڵە گەورەیە پاڵپشتێکی تەواوی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان کرد لەچی لەوەی کە إنا فتحنا لك فتحا مبينا إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا بۆ هۆی ئەوەی کە خەڵک فەوز بێتە ناو ئیسلامدا پاش ئەوەی ئەم گروپە دروست کرا ئەم گروپە پاڵپشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکرد دیفاعی لە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکرد هەروەها بڵاوبوونەوەی پەیامەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلمیشی دەکرد کەواتە دروستکردنی ئەم گروپە کە زۆر گرینگە لە بۆ کەسێکی پێشەنگ کە خاوەن پەیام و خاوەن دید و خاوەن ئامانجە بەڵام ئەگەر بێت و کەسەکە پێشەنگێکی مادی بی یان پێشەنگێک بی بۆ پەیامێکی دروست و ڕێک و پێک نەبی لەو کاتەی دەیهەوێ بگاتە دەسەڵات هەر ئەم جۆرە تیپەی پێویستە ئەم جۆرە گروپەی پێویستە ئەم جۆرە گروپەی پێویستە کەواتە کە گروپی تایبەت لە کارکردن گروپێکی گشتیش گەورە بۆ پاڵپشتیکردنیەکی
معنەوی و مادی و جاروێ پاڵپشتیکردن لەوەی دیفاعیشی لێ بکەن کە دیفاعیش لێ بکەن بۆ ئەو کەسە بتوانی چیە بتوانی سەر بکەوی وەکو گەربێت و تەماشا بکەین بە هەمان شێوە موسى عليه السلام کاتێک دەبینی کە ڕوئیایەکی هەیە بۆ ڕزگارکردنی بەنی ئیسرائیلدا ئەم ڕوئیایی داوا لە خوای پەروەردگار دەکا کە هاڕۆنی بکاتە چی هاڕۆنی بکاتە دەستە ڕاستی خوای پەروەردگاریش هاڕۆنی دەکاتە پێغەمبەر لەبۆ ئەوەی تاکو پاڵپشتی چێ بکە پاڵپشتی موسى عليه السلام کە ئەو پێدەی گروپی تایبەتی موسى عليه السلام بۆ یارمەتیدانی کە ئەویش هاڕۆن بووە عليه السلام باش ئەوەی ئەو ڕوئیایە کە موسى عليه السلام هەبووە بە بەناو بەنی ئیسرائیل بڵاو دەبتەوە بەنی ئیسرائیل هەموو ئیستیجابەیان لە بۆ چ دەبی لە بۆ ڕوئیاکەی لە بۆ ئامانجەکەیشی موسى عليه السلام بۆی بە دەوری کۆ دەبنەوە بە دەوری سێ بۆیە جوولانەوەیەکی بە شێوەیەک دروست کرد ئەو جوولانەوە بۆ هۆی ئەوەی بەنی ئیسرائیل بە دەوری خۆ کۆ بکاتەوە لە پاش ئەوەی دەریان بچوێنی لە دەست زوڵم و ستەمی چێ دەست زوڵم و ستەمی فیرعون بە هەمان شێوە کەسی پێشەنجی چاک کەشی پێشەنجی پاک کە پێویستە گروپێک دروست بکە کە ئەم گروپێکی تایبەت بی لە پاش ئەوەی کە مەرحەلەیەشی تر دێ قۆناغێکی تر دێ ئەو قۆناغە کە دروستکردنی چیە دروستکردنی گروپێکی گەورە کە ئەم خەڵکە بە دەوری خۆی کۆ بکاتەوە گوتمان لەو کاتی دەتوانانی ئەم گروپە گەورە دروست بکە ئەگەر بێت و ئامانجەکە و هەروە دید و پەیامەکەی بوو بۆ هۆی هێزێکی جەماوەری گەورە دروست بکەنە ناو خەڵکدا خەڵک بجوڵێنی خەڵک بە شێوەیەک بە دەوری خۆیە بە دەوری خۆیە کۆ بکاتەوە هەموو شۆڕشەکانیش تەماشا بکە کە ئەگەر بێت و چ ئەو شۆڕشانەی کە کرانە کە شۆڕشی غێری بابرین تەیاری موسڵمان کردبی بە هەمان شێوە کە گروپێکی تایبەت هەبووە ئەم گروپە تایبەتە پەیام و دید و ئامانجیان هەبووە لە پاشە ئەو دید و ئامانجیان هینە جوولانیە لە ناو خەڵکدا لە پاشەوەی خەڵک بۆ هۆی ئەوەی کۆمەڵە کەسێک بناسی کاکە ئەو پێشەنگە ئەوە بەو شێوێ خەڵک بە دەوری ئەو زۆرە کەسە کۆبوویتەوە ئینجا توانیتیان گۆڕانکاری دروست بکەن گۆڕانکاری تەنها بە پێشەنگ بە یەک کەس ناکرێت دەبێ ئەم پێشەنگە گروپێکی تایبەتی خۆی هەبێ لە پاشەوەی ئەم گروپی تایبەتیە لەگەر پێشەنگە کار بکەن بتوانن کۆمەڵە خەڵکێکی زۆر بە دەوری خۆیان کۆ بکەن و بتوان گۆڕانکاریەک دروست بکەن وەکو باسمان کە لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا کە دەبینی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا سەرەتا ئەم گروپە تایبەتی خۆی دروست کردووە کە 13 ساڵ داوای کردووە ئیمامی ئەبوبەکرە ئیمامی عەلیە هەروەها عوثمانە عەلەی ڕەزا و ڕەحمەتی خوایانەوێ هەروەها چەندەها سەحابەی تر وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەوانەیە هەروەکو وەکو زەیدیە ئەمانە گروپی تایبەتی پێغەمبەر صلی الله خزانەکانی خێزانی پێغەمبەر صلی الله عليه خەدیجە کە گروپی تایبەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم مەشوەرەتی پێ دەکرد لە پاشەوەی دەبینی کاتێک پێغەمبەر صلی الله عليه سەفەرەکە دەکا هیجرەت دەکا کە مەشوەرەت بە ئیمامی ئەبوبەکر دەکا لە پاشەوەی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لە شوێنی خۆی دادەنێ لە پاشەوەی کە دەبینی بە شێوەیەک لە شێوەکان کە یارمەتی دەرێکی تەواو بوونە ئەمە پێدرێ گروپە تایبەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پاش ئەوەی کە دەستە مەدینە و کە بەیعەتی دەدەنە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خەڵکەکە ئیستیجابەیان لە بۆ ئەو دید و ڕوئیای پێغەمبەر صلی الله عليه وسلم دەبی بۆیە جەماعەی موسڵمان دروست دەبی عامەی موسڵمان دروست دەبی ئەو عامەی موسڵمانانە چییە ئەو عامەی موسڵمانە کە برێن سەحابەی تایبەت بە سەحابەکان و هەموو گشتیەکان پێدرێن گروپێکی گشتیەکە ئەم گروپی گشتیە لەگەر گروپی تایبەتەکە بۆ هۆی ئەوەی چیە کە پاڵپشتێکی تەواوی پێشەنگەکە بگرن و بتوانی لە جەزیرە عەرەبدا ئیسلام بڵاو بکاتەوە هەروەها تەغییر لەسەر بکە تەغییر لەباری سیاسی بکە تەغییر لەباری کۆمەڵایەتی بکە تەغییر لەباری ئابووری بکە تەغییری لە هەموو بوارەکانی ژیان لەم بابرین لەم شوێنە داکرد و کە ئەوەش بەهۆی پێشەنگ بوون هەروە گروپی تایبەت و هەروەها گروپە گەورەکەدا ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوودا باسی سێەم خاڵ دەکەین لە پەیوەندیەکان کەویش پەیوەندیەک لەگەر کەسێشتر دۆستەکان کە پێدەوێت بەڕێوەبردنی کارکردن یا پێدەوترێت سکرتێر وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.